بەنامی خۆی سڵام علیکم ئایزاوە شەوی سام فەر بەوەش حاڵزان وزارەتە نامانە خزمەت تاپەی خزمەتکردی جوانەکەی ماوە پارێزنای واچەکەمە وە شەوی ساوی چاواچاماکە ئینا فۆتیانیان فۆتیانە واچێت تەپینە تەپ ئانن کە ئینا پشتۆ منە جایی تەپەیە کە ئینا پشتۆ منەوەێ ماپەنە ماژمێت تەپە درۆزنێ هەر قۆمەکی شارە زوریش ماچی ماچات تەپە درۆزنە و یان تەپە کوڕەکە ئینا وەراوەرشۆ جاوروانەی واچۆ تەپی ئێمە هەنما هۆرامینە واچێ و ئەسڵ و ڕسەنە وێمانە و تەپ تەنانەت قۆمەکی ما بەعزە شاینێ شارە زور ئاچی هەر بە هۆرامیەکە و ئێمە بەکارژمارە ماوە چاکگرت ماچات تەپ بەڵام حیف و خەسار ئیسە هۆرامی جوانەکە وێمە فرە و فراوانش ماچۆ گرد جاتۆ وێ واچۆ تەپی هەن چی ماچی گرد ئینایچکو ئینا ناگردەکە ئینای مەسەر و گردەکەیەوە ئینایمە پەشتە و گردەکەیەوە لا گردەکەێرە لوانێ عزیزەکە و من تۆ پێسە هۆرامی پێسە پەنەم واتی گرد هۆرامی نییە گرد سۆرانین گرد بە هۆرامی چێوێتەرە ئێمە ماژمێ گردیان گرد یعنی هەموو ئەنا ئێمە جای گردی سۆرانی چۆشمان تەپما هەن جاورێنە داوا تاوە نەکردو وێتا ئەو گۆرە و گولان و زاوڵەکاتە فێری ئی واچە ڕاستنەی کردێ جارەتەر بە گردی نەواچە گرد واچە تەپ ئێمەوێ ما تەپما هەن پەنەش ماواچ دیک گرد فێرە شاکردی واژی دەشاپەنە ئینە کەشمە پەنەش ماچ دیک گرد دلی هۆرابینە تەپا پەنەش و چیۆ تەپ با عالتەر ویندش ئانۆ پشتۆ سەر من کۆگەن ئانۆ پشتە و منەوەم ئانە تەپە درۆزنن کە ئینا شارە زۆری نامێ بین و هەردوویشانە بین و تەپە کوڕی و تەپە درۆزنێنە مدرێنمێ جا هەمیڵەوارەنا تاوا بم استیفادە تایوان و پەنێ سەبسکرایب و کەناڵەکەی ما و لایک و ڤیدیۆکە ماکردی و شانیش دێ